وەکو مەڵبەندی سێ یەکێتی نیشتیمانی کوردستان شاندێکمان سەردانی بارگای حیزبی سۆسیالیستی دموکراتی کوردستانمان کرد و لەلایەن هەواڵەوەنەوە پێشوازێکی گەرمان لێکرا. زۆر سوپاسیان دەکەین. ئێمە لە میانی ئەم سەردانە کە پێمان وایە بەرژەوەندێکی گرنگ هەیە لە بینی هەموو لایەنەکان کە دەبێتن هەموو لایەنەکان بەردەوام بن لە پەیوەندیەکانی خۆیان وەگەشە بە پەیوەندیەکانی بینی حیزبە کوردستانیەکان بدرێتن و ئەوە ئەرکێکی پیرۆزە و چەند هەوڵ بدەین لە یەکتر بۆچوونەکانمان لێک نزیک بێتەوە و لە یەکتر تێگەیشتن هەبێ لە نێوانماندا. بۆیە ئەمڕۆ هاتینە خزمەتیان کە سەردانیان بکەین بە تایبەتی دوای کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان کاک محەممەد و شاندێکی حیزبی سۆسیالیستی دموکراتی کوردستان سەردانی ئەمەی کردبوو بۆ پیرۆزبایی لە سەرکردایەتی تازە و لە سەرکەوتنی کۆنگرە. بۆیە ئێمەش لە میانی وەڵامدانەوە سەردانکردنیوان ئەمڕۆ هاتینە خزمەتیان. لە میانی ئەم سەردانشدا کۆمەڵێک پرس تاوتۆ کرا، پرسی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەردانی بەغدای کردیە. ئەم شاندا دەتوانین دەستخۆشی لێ بکەن و دەستخۆشی لە شاندەکە بکەین و دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین و دەستخۆشی لە کاقوبات بکەین کە زۆر بیوێرانە زۆر متمانە بەخۆ و بە پشوویەکی درێژ بەردەوام بوو لەوەیکەوە بەرگری لە بەرژەوەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکە، لە خەرکی هەرێمی کوردستان بکە و هەوڵ بداتێن بکەوتە ڕێکەوتێن لەگەر حکوومەتی فدرالی بەغا بۆ ئەوەیکەوە ئەم کێشانەی کە لە بینی ئەمە و لە بینی حکوومەتی بەغدا هەیە بەرەو چارەسەر بڕواتێ.